بۆچی شەڕی ئەمریکا و ئێران درێژە دەکێشێت؟ ئەو ستراتیژیەتە چییە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەخاتە ناو ئاگر؟ بە پێی هۆشداریەکانی عەمرو موسە، ئەمینداری پێشووی کۆمکاری عەرەبی، هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران تەنها سەرکێشیەکی سەربازی کاتی نین، بەڵکو هەنگاوێکی ستراتیژی پلان بۆ داڕێژراون بۆ گۆڕینی یەکجاری نەخشەی جیۆپۆلیتیکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. واشنتن ئیسرائیل وەک شەڕکەرێکی هەرێمی بەکاردەهێنێت بۆ سەپاندنی واقعێکی نوێ کە تیایدا جیهانی عەرەبی ژێردەستە بێت و ئیسرائیل سەرکردایەتی ناوچەکە بکات. ئەمەش وای کردووە ململانێکە لە بازنەیەکی داخراودا بمێنێتەوە و درێژە بکێشێت. ئەم دۆخە ئاڵۆزە تەنها پەیوەست نییە بە ناوچەکەوە، بەڵکو بەرژەوەندی هێزە گەورەکانی وەک چین و رووسیا دەخاتە مەترسیەوە، بە تایبەت پرۆژە ستراتیژیەکانی وەک پشتێن و ڕێگە. لە بەرامبەردا ئێران ئامادەی خۆبەدەستەوەدانی نییە و پێدەچێت سیناریۆی من و دوژمنەکانم بەیەکەوە تیا دەچین هەڵبژێرێت. ئەمەش جیهانی عەرەبی دەخاتە بەردەم تاقیکردنەوەی بوون یان نەبوون کە پێویستی بە پرۆژەیەکی نیشتیمانی جێگرەوە هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم هەڕەشە مێژوویە لە سای ئەم کێبڕکێ توندەی هێزە ئیقلیمی جیهانیەکان بۆ دابەشکردنی ناوچەکە. ئایا وڵاتانی عەرەبی دەتوانن بەر لەوەی ببنە قوربانی نەخشە نوێیەکە ستراتیژێکی سربەخۆ بۆ پاراستنی قەوارەی بوونی خۆیان دابڕێژن؟